بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کەرکووک هەڵمەتێکی بۆ پاکشکردنەوەی نەخۆشخانەی کەرکووک دەست پێ کرد. ئەنجامدانی هەڵمەتی پاکشکردنەوە بۆ نەخۆشخانەی کەرکووک دوایەوە هات کە نەخۆشخانەکە چۆڵکرا لە توشبووی کۆرۆنا و هیچ نەخۆشێکی کۆرۆنای تێدا نەماوە. لەگەڵ برادرانی تەندروستی کەرکووک و بەڕێبەر تەندروستی کەرکووک دکتۆر نەبیل حملەیەکی فراوانمان دەست پێ کرد لە ناو مستەشفەی کەرکووکی گشتی لە کەرکووکە لەبەرەوەی ئەم مستەشفەیە چۆڵ کرا لە مستەشفەی لە نەخۆشی کۆرۆنا نەخۆشەکانی کۆرۆنا جیاببوونەوە بۆ مستەشفەیەکی تازە. ئەم مستەشفەیە ڕۆژانە دەها نەخۆشی ئەتیادی استقبالەکە و ئوجراتی فحوساتیان بۆکە. لەسەر ئەم مۆزوع ئێمە تیمەکانی بەرگری شارستانی بە هاوبەشی تەندروستی کەرکوون حملەیەکی فراوانمان تعفیر و تعقیم دەست پێ کرد. ئەم مستەشفەیە بە کاملی تعفیرەکەین و تعقیمەکەین هەتاکو حاضر و جایز بێ بۆ پێشوازی لە هەرچی نەخۆشی ئەتیادی بە نەخۆشی کۆرۆنا نابێت. بەڕێوەبەری تەندروستی کەرکووک گەشتکرای دەکات دوای پاکشکردنەوەی نەخۆشخانەکە لە سەرەتای مانگی داهاتووەوە دەوامی یاسایی لە نەخۆشخانەی کەرکووک دەست پێ دەکاتەوە. حسب توجيهات معالي وزير الصحة والبيئة لەسەر ڕێنمایی وەزارەتی تەندروستی عێراق کە هەموو لایەکی ڕاست پاردووە کار بۆ بەگەڕخستنەوەی و نەخۆشخانە بکەن کە پێش کۆرۆنا خزمەتگوزاریان پێشکەشی نەخۆش دەکرد. ئێمە لە کەرکووک نەخۆشخانەی گشتی کەرکووکمان ئامادە کردووە بۆ ئەوەی بیخێنەوە کار. پاش ئەنجامدانی هەڵمەتی پاکشکردنەوە لە نەخۆشخانەکەدا هەموو بەشەکانی دەخرێنەوە کار بۆ ئەنجامدانی چارەسەر و تەواوی نەشتەرگەریەکان کە پێشتر بۆ هاوڵاتیان ئەنجام دراون. سەرەتای مانگی دووش دەرگای نەخۆشخانەکە بەڕووی نەخۆشدا دەکرێتەوە. كما كانت سابقا. بە پیزانێرەکانی کورسات نیوز نەخۆشخانەی کەرکووک سەرباری و بەشانی پێشتر هەی بووە و دەست بەکار دەکەنەوە. کۆمەڵێک ئامێری پێشکەوتوشی لەباری پشکنی دڵیان پێگەشتووە و دەخرێنە کار بۆ خزمەتی وڵاتیان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.